ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕی نەمەزنەکەی شاری سلێمانی کە تیایدا جەماوەری بە شەرەفی ئەم شارە و بە پاڵپشتی و بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە و بەرەی کوردستانی توانیان ڕاپەڕینێکی بەرفراوان ڕاپەڕینێکی مەزن لەم شارەدا بەرپا بکەن کە یەکەمین چەخماخەی ڕاپەڕین لە فلکەی دەساڕەکەی سلێمانی بوو لەوە لە نێو سلێمانیدا مەشهورە دواتر گەڕک و شوێنەکانی دیکەی گرتەوە. لێرەدا جەماوەری بە شەرەفی ئەم شارە ڕۆڵێکی بەرچاویان بینی کە توانیان کۆتایی بە زوڵم و ستەمی چەندین ساڵی حیزبی بەعز بهێنن و لەگەڵیدا شەڕێکی ئەجگار سەخت و قورس ڕوویدا لەو شاری سلێمانی بەبەراورد بە شارەکانی دیکە کە پێش شاری سلێمانی شاری ڕانیە ڕاپەڕینی تێدا ئەنجام درا. دوامۆڵگەی حیزبی بەعز کە مابوویەوە ئەم نەسوورەکە بوو کە لەوێدا بەشێکی زۆریان کۆبووبوونەوە لەگەڵیشیدا بەشێکی زۆر لە زیندانیانی سیاسی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە گەنجەکانی ئەم شارە لەنێو ئەو زیندانەدا بوون و هەمیشە و بەردەوام لەژێر تەعزیبێکی ئەجگار زۆردا بوون. ئەو شوێنە کە بە ئەم نەسوورەکە ناسراوە دوای شەڕێکی زۆر سەخت توانیان ئەو شوێنەش پاک بکەنەوە لە ڕژێمی بەعس و لە سەرانی بەعز کە تیایدا چەندین هاوڵاتیش لە نێو ئەو شەڕ و ململانێدا شەهید بوون. لەم تەورەیەماندا دوو میوانی ئازیزمان دەبێت کە ڕاستەوخۆ لەو سەروبەندی ئەو کاتەدا لە نێو زیندانەکاندا بوون باز لە چیرۆکی ڕاپەڕین وەروە چیرۆکی نێو زیندانەکانمان بۆ دەکەن. هەریەکە لە بەڕێزان کاک عوسمان حەمەکەریم زیندانی سیاسی وەروە بەڕێز کاک تاها سۆڵەیی بە هەمان شێوە زیندانی سیاسی کە کەمێکی دیکە کاک تاهاش دەکاتە لامان گفتوگۆی ئەم بابەت و ئەم یادە دەکەین و پیرۆزباییش لە شاری سلێمانی دەکەین بەهۆی ئەم ڕاپەڕینەوە ئەم مێژووی پڕشکۆی کە تۆماریان کردو. کاک عوسمانیان زۆر بەخێر بێ. سپاس بۆ دەرفەتە. بەخێر بیت. کاک عوسمان پێش ئەوەی بێمە سەر چیرۆکەکانی خۆت لە زینداندا بۆمان باس بکەی ڕاپەڕین چی وای کرد کە ئەم شارە ڕاپەڕێت و هۆکارەکان چی بوون ئەو پاڵنەرانە چی بوون کە دانیشتوانی ئەم شارە ڕاپەڕینێکی بەو شێوازە گەورە ئەنجام بدەن؟ وەڵاهی پێشەکی تاوان باری گەورە حیزبی بەحز بوو لەم شارە حتا بەرنامەی ئەوەشی دانابوو کە ئەنفال دەستی پێکرد بوو ئەمانیش لەگەڵ ئەنفالە سلێمانیش چۆڵکەن. ئەو ئەم نەسوورەیە کە ئێستا باسیەکەن ئەو ئەم نەسوورەیە بە قیادەی خاص سەدام حوسێن دروستکراوە بۆ تەعذیبی خاص سلێمانی شاری سلێمانی مەسەڵەن ئێمە تەنزیم بووین لەناو شارە پێش 6 مانگ 6 پێشمەرگەی قارەمانی دەرەوە هاتبوونەوە لەگەڵ ئێمە ئیتیسار بکەن و تەنزیمات دەست پێ بکەنەوە. لەم قڕگەیە چواریان گیرا یەکیان فەخرەدین بوو یەکیان دکتۆر مەحموود بوو هەر خزمی خۆمان بوو یەکیان کەمال بوو یەکێکیان حەمە سیاسی بوو ئێستا جێی شایە بەردەوامە کەمال بوو تقریبان 6 پێشمەرگە بوو دوانیشیان لە باریکە گیران عەدەدولماسی گرتنی اینجا لەو کاتە بڵێن تەنزیمات وانە لە دوای ئەنفالۆ نەمابوو هیچ حیزبێک و لایەنێک نەمابوو. ئێمە ئیتسالمان کرد پۆلێک بووین پۆلێکی هەڵەبجە و شارەزور و هەورەمان یەکیان لەوانە پێت بڵێم مامۆستا عەبدوڵڵا بوو جەباری حاجی ڕەشید بوو ڕەشە باریکەیی بوو کاک نورەدین بوو حاجی قاری لەمەڵ بوو ئەوە ئەم مەحموودی حاجی ساڵحە بوو کە سوکاری ئەو هەمووی دەستمان پێ کرد چوین بۆ ناوی چیە باریکە لەوێ کۆبوونەوەیەکمان کرد و دوای کۆبوونەوەکە هەر وا تۆزە کراین بۆ سەرپەرشتی پلانتانە بوو کە ڕاپەڕین ئەنجام بدەن بەرنامەی ڕاپەڕین. ئێمە ئەو 6 پێشمەرگەی گیران دوو نامەم بۆ هات بۆ من نامەیەکیان لەلایەن مەکتەبی سیاسیەوە کە ئەو 6 پێشمەرگەیمان دەرکردووە
يعني شایع بکەین دیعایە بکەین کە ئەمانە دەرمان کردوون کە گیرابوون يعني هێزی پێشمەرگە دەری کردووە مەکتەبی سیاسی ئێمە لەگەڵ ئەوەشە کە ئەوان وتیان نامەی دووەمیشیان ئەیوت تا 100,000 دینار سەرف کە مەکتەبی سیاسی بۆ سەر بکاتەوە خەبەریان بزانە وەڵای ئەمەش دوایان کەوتین بۆ واستەکاری ئەوانە تا ئاخری حکمیان نان ئێمە چوونە لایەن باسی ڕێکخراوی سلێمانیان نەکرد کە گیراوە سەرکردایەتی سلێمانی جەباری حاج ڕەشید و شێخ محەممەد ئەوانە هەمووی گیرابوون. کاوسمان پێشەوەی بینە سەر ئەو چیرۆکانی بەڕێستان لە نێو شاری سلێمانیدا پێش ڕاپەڕین چه زوڵم و ستەمێک بەرامبەر بە دانیشتوانی ئەم شارە ئەکرا حەزبی هەرچی خراپ بوو ئەکرا هەرچی یعنی بە تایبەت تر خەڵقی منتیقەی شارە زوور و هەورامان دوای کیمیاوی هەڵەبجە ئەتر بە پۆرپۆر بە هێن بە ئەوەی مشکی بەسەرەوە بواە ئەسحابەسیەوانە سواریان نەکرد و ئەنفالیان نەکرد زۆر خەڵقیان ئەنفال کرد زۆر خەڵک دیار نییە ئەمە وایە کرد کە خەڵکەکە بە تووڕەیەوە بەڵێ بەڵێ ئەتر یعنی جەماوەرەکەش تر تەحەملی نەما یعنی وەزعەکەیان تێکدا بەسەر یەکە باشە لە ڕانیە با بڵێن زووتر لە شاری سلێمانی ڕاپەڕین ئەنجام درا ئێوە پلانتاندا نابوو لە ڕۆژی حوتی مانگا لە سلێمانی ڕاپەڕین پێیان ئەو تا شتەکە لە پلانماندا نابوو لە سلێمانیان لە هەر چوار شوێنەکەەوە بەڵام من گیرام لە سج نبوو باسی ئەوەشتان بۆ ئەەکەم چۆن باش لە هەر چوار ژینی سلێمانیەوە دەست پێ بکەن چوار قۆڵەوە لە چوار قۆڵەوە دەست پێ بکەن ترەوە بوو من گیرام لەسەر نامەم هێنا بۆ مستەشارەکان و بۆ ڕاپەڕین زۆر باشە چیرۆکیەوە دواتر باسەکەین کەمە چوریکێکی گرنگە چۆن پێشمەرگەکان خەڵکەکە زیاتر بوونە هاندان بۆ خەڵکەکە بۆی کە زیاتر بە جەماوەر بتوانن ئەم ڕاپەڕینە ئەنجامدا هەڵبەتە کە جەماوەر دانیشتوانەکە نەبووە پێشمەرگەش بە تەنیانەیە توانێت تەنزیماتی ئەو کاتەی یەکێتی دەوری هەبوو بەڵام جەماوەرەکەش بە چەکدارەکان و چەکدارەکانە بە هەر هەمویان و نامەمان بۆ هێنابوون من تقریبا 48 نامم تۆزای کردبوو بەسەر مستەشارەکانە مستەشارەکانیش باوەڕ بکە زۆربەیان بەشداری ئەنفال و ئەوانەیان نەکرد بوو یعنی ئەوەی تاوانبار بێ دیارە و هینی هەیە تقریبا مەجموعەیەکیان ڕەمی کردن. زۆر باشە کاوسمان یەک ناوبڕمانەیە دواتر دەگەڕێن و بەردەوام دەبین لە گفتوگۆکە مازیان دەچین لای ناوڕێک و دواتر بەردەوام دەبین. بەڕێزان ئێستاش میوانەکەی ترمان گەیشتە ستۆدیۆ بەڕێز تەهاسۆڵەی کە ئەویش زیندانی سیاسی بوو ئەزمونێکی لەگەڵ ئەو ڕووداوانە هەیە کە ڕوویاوە. کاکتا یاخوا بەخێر بێ زۆر سپاس پێشترم پرسیارە ماڕاستی کاکوسمان کرد سەروبەندی پێش ڕاپەڕین چۆن بوو ئەو دیمەنانەی کە خۆت بینی بوو لە ئامادەکاری بۆ ڕاپەڕین لە جەماوەر نازانم چیرۆکی تۆ چۆنچوونی دواتر چوویتە سەر نێو زیندانەوە. سەرەتا سپاسانەکەم خۆشحاڵم ببینینی هاوڕێی خۆشەویستم کاکە عوسمان پیرۆزبایی ئەم ڕۆژەش لە هەموو جەماوەری کوردستان و شاری سلێمانیەکەم بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە بە ئێستاشەوە ئێمە بارودۆخی زۆر ناخۆشمان دیوە بەڵام کەسانێکن لە تووڕێیی لەم دوو حیزبە لە خراپی بارودۆخی ئابووری جاری وهەیە ئاواتە خوازن بە سەردەمی سەدام حسێن و ئەوانە ڕاستی هەڵەیە هەرچەنێ ئێر ئەم مۆزع خراپ بێ کەس نازانێ ئەو سەردەمە چەند خراپ بوو چەند مەترسی هەبوو چەند لە ناحی ئەمنیەوە ئینسانەکان لە بارودۆخێکی نائارام و ترس و بیمێکی بێئەندازا بوون یعنی ئەکرا لەسەر هیچ سەرنگوم بکرێ ئەنواع ئۆشکاڵ
تندوتوی ژیان بەرامبەر خەڵک بەکارهێنا مەسەڵەن ئێستا ئەمنە سوورەکە جاران پێشمان ئەوت خەستەخانەی چاوەکە هەروەکو ڕەمزێک چونکە لە دەرەوە خەریتێکی عێراقیان دروست کردبوو بە ئاسن لە بەردەم ئەمنە سوورەکە چاوێکیشی بەسەرەوە دروست کرابوو ینی ئەمە چاوین بەسەر ئەم عێراقەوە جاگەر بیسترایە ناوی نەهێنرێ ئەوترا خەستەخانەی چاوەکە ئەڵێم خوایە بێت ینی دەیان هەزار سەدان هەزار کەس شەو تا بەیانی خەوتون نم شارە ئاگایان لێ نییە کە چی گوزەراوە لە ناو ئەو ئەمنە سوورە چەندێ هاتوو هاواری تەعزیبی کارەبا و هەڵواسین و عەزێتدانێکی زۆری بێئەندازە ویان ڕەمیکردنی کوڕەکانی ئەم شارە لەو شوێنە دژوارانە ئەو سەردەما سەردەمێک بوو هەتا بڵێ زۆر ناخۆش بوو و هەر ئەوەشەکە ئیتر ئەڵێ زوڵم لە ئەستوریا ئەپشڕێ بەڕاستی گەیشت بووە ئەو پەڕی ئەستوریەکەی بۆیە بچڕە. باش ئێوە هیچ ئاگاداری ئامادەکاریەکان بوون بۆ ڕاپەڕی لە شاری سلێمانی یان ئەو تا بەهۆی بارودۆخی خۆتانەوە دابڕابوون لە ینی لە ناو شار هیچ مقۆمقۆیەکە بوو لە نێو زیندان بەڵێ ئێمە من پێشتر ئەمزانی کە شتێکی ئاوا هەیە خۆم هەر متابعیکی ئەخباری سیاسی ئەوانە بووم ئەو کاتانەش ڕادیۆی سەوتی ئەمریکا و BBC و ئیسرائیل و مۆنتی کارلۆ و ئەمانە هەبوو کە باسی بارودۆخیە کرد بە تایبەتی تریش کە شەڕی کەندا و کۆتایی هات و جێشی عێراقی شکستی هێنا و جێشی ئەمریکی و هاوپەیمانان هەتاکو ناسریە هاتن و ئێستا چۆن شەعبانە ئاواش لەو کاتا ڕاپەڕینەکە ڕوویە ئێمە لێرە ئەڵێن ڕاپەڕین ئەوان ئەڵێن ئینتیفاڵزەی شەعبانیە لەوێش ئینتیفاڵزەکە ڕوویە بەڵام ئێمە تەوەقع ئەمانە کرد کە شتێکی واوە بێ گوێمان لە پەیامەکان ئەبوو کە ئامادەکاریەک یا شتێک هەیە لەو بابەتە بەس ئیتر کە چوویتە ناو ئەمنە سوورەکەەوە ئیتر لە دنیادا ئەبڕیت ینی نووسرا بوو لە دیوارەکە السجن و مەقبەرەة الأحیاء باشە ئیتر ئاگا لە هیچ نابوو تازەترین کەسیان کە چوونە ناو زیندانەکە من بووم کاک عوسمان وا بوو کە خەبەرم پێ بوو کە ینی هەمووی بەلایە سیر و خواخوامان و یەکشت بزانین نە تەلەڤیزۆنێکە بوو نە ڕادیۆیەک نە جەریدەیەک ئیتریەتی ئێوە مراجعاش نییە بڵێ وەڵا کەسێک هاتووە بۆ لام و هەواڵم بپرسێ من بازی شتمە زانی بە تایبەتی کەوتم ئەوە عێراق گیراوە یا مەسەرەن عێراق شکستی هێناوە هاتوونەتە ناسریە وەزعکە بەم جۆرەیە یعنی بەڕاستی زۆریان پێخۆش بوو چونکە دەستیان لە هەموو دنیا بڕابوو من لە سەرەتا لە ژووریشی ئینفرادیە بووم کاک عوسمان ئەزانێ ئەو شوێنە و پەیکەرەکەش کە هەیە ئێستا حالیان من هەڵواسرا بووم بۆیەوە لێران نکتەیەکی گرتنی کاکتەها کە هات تعجیبێک هەیە ناتوانانی دانیشی ئەم دەسەر کە دەمچەکەن بە هینەکەەوە دەرگاکەوە نا ئەتوانی دانیشی نا ئەتوانی هەڵسیتەوە ئەم بەم جۆرەیە ئەتر ئێمە بێدەنگە بین کە سجنیان هێنا ئەم کاکتایان هێنایە بەر دەرگاکەی ئێمە قاعەیەک نەیانەوێرا کەس قسە بکە خزمیشی دەژوورەوە بوون مراقیبی ئێمە بوون یەکیان کاک شێخ محەممەد سۆڵەیی بوو یەکیان عەباسی حاجی فارس بوو مراقیبمان بوون پرسیارم کرد وتم کاکە ئیجازە هەیە قسەی لەگەڵا بکەم بانگم دێ کرد کاکە برادەر کاکە ئێمە لە ژێر ئینەکەەوە دەرگاکەەوە قاچی ئەممانە بینی بۆشایەکە بوو بەلاتانەوە گرنگ بوو بۆی هەواڵتان بداتێ پێم هەر قسەم لەگەڵا کرد هەر ئەم زتقی لە خۆی بڕی قسەی ناکرد آخر وتم کاکە ئێمە زیندانی سیاسین سجنین لێرە باوکم قسە بکەم مەترسە وەڵا ئەوڵ قسەی لەگەڵا کرد وتم کاکە خزمیشتان لێرەیە کەوتی من تا سۆڵەیم و ئەوانە بترینی لەگەڵ مناکراوە زیاتر لە 10 دقیقە قسەمانە کرد
ئەوە باش بوو ئەم دیوی دەرگا ئێمە لە تاریکایەکیان ئەمیش لە بەر دەرگاکەیە وتم کاکە ناوی خۆی یا ئەوانە وتم دەنگ و باس شێوتی وەڵی کاکە ناسرێ گیراوە و تەحالف ئەوەی کردووە و بێخەم بن و خوازی نانن دوو سێ جار تەکراری لێ کردو کاکە تۆ لەسەر چی گیرایی وتی نازانم لای سراوە قورعانێکی پێبوو هەرەوەنە ئەوە نەبوو بڵێ بگەڕێن بە دوای تاوانبارە هەموو کوردێک تاوانبار و لە سلێمانیا لەو کات کاکتە هاتە خۆشی باشی زۆر باشە کاک تا دەگەڕێم وڵات کاک بسمان چیرۆکێکی بەڕێستان هەیە کە بڕیار بۆ پێم وایە 9 مانگ لە سێدارە بدرێت هەشتی مانگ دەی مانگ لە سێدارە بدرێت هەر لە ئەم لە سوورەکە لە سێدارە بدرێت بەڵام ئەو ڕاپەڕی ئەنجام درراوە هێشتا بۆی کە پێم وایە بەستەریان سفر کردووی هەر گەشتبین بوو بۆی کە ئازا دەکرێت ینی تۆ ئامادەکرای بۆی کە لە سێدارە بدرێت ئەم گەشتبینێت بۆ چی بۆ ئەم چیرۆکەمان بۆ باسکە لە قاعی یەک بووین ڕوبەڕوو کەسەریان سپەرکردم بە وشکی بەڵێ بە وشکی سپریان کرد خوێن لێرەوە هاتە خوارەوە زانی کە یادامەکرد دەستی کرد بە دڵخۆشیم وتی ئێمە هەمومان سەرمان سفر کراوە ئەوانە و وتم وەڵا مامەسا تا ئێستا شتی وام نەدیوە هیچ کەس من نەزانم کە یادامم وتی جا چۆن نەزانی وتم بۆ سەریان سفر کردم حاضریان کردم یەکی مانگە یەکی سێ من یادام بکرێم کاکراغا من ڕەحمەتی بۆ نێرم ئیمزای نەکرد بوو لۆژنەی ئەمنی سلێمانی بوو کە من ڕەمی بکرێم وەڵی فاوزایەکی سیاسی دروستە بێ نابێ ئەبێ بێ مەحکەمەی سەورە سەدام قسەیەکی کردووە بۆ بە قانون ئەبێ بچنە محکمەی سەورە موافقەت بێن ئەنجا ئیمزایەکەم ئیمزای ناکەم وەڵا بردبوویان غائبەن خیانەت للدەولە حرامیە خیانەت للدەولە بۆیان نووسی بوو بۆیان نووسی بوو ئیمزایان کردو هاتەوە ئەوراقەکانیش ماوە محکمەی سەورە 10 مانگ ئەعدامی کرد لە ئەسحابەسپی سڵەگیشیان حازر کرد بوو بۆ یەکی مانگ تر خوا وای کرد بە پشتیوانی جەماوەر و بە پشتیوانی خەڵق و یعنی بەڕاستی ئەبێ ئەوەمان لەبیر نەچێ زۆربەیان تەنزیمی خۆمان بوون کاتی خۆی هەر بەڕاستی شێخ حەمەمین شێوڵا بوو وتی ئەوە پۆل خەڵک لەبەر حەربی ئێرانی و عێراقی ئەبێ بە جاش ئەبێ بە مستەشار با ئەم ڕێز عەشیرەتانە بکەین بە مامجەلال بڵێ وتم کاک شێخ حەمەمین نامەیەکی بۆ بنووسە ناوی خۆت مەنووسە کۆمەڵێ چوومە لای مامجەلال لە سەرخەتێ وتم ئەوە خەڵک ئەبێ بە جاش و ئەوانە و کاک شێخ حەمەمینە من شێخ حەمەمین شێوەڵایە کۆنە قایمقامی هەڵەبجە بە جەلالیە مەشهورە وتی ناسم وەڵا باشە بیکەن نامەکەی دا بەدەست وەلا بەختیارە خوێندیەوە وتی چۆن شتی وابێ عوسمان تۆ ئەندامێکی ئێمەیت و جاشمان بۆ دروستەکەی وتم من نیم شێخ حەمەمین شێوەڵایە ئەو نامەی نووسیوە مامجەلایش پێی چاک بوو وتی کێ ئەکەن بکەن تراتینەوە مەجموعەیە برادەر وتمان بڕۆن چەک وەرگن یەکیان حەسەن بەگ بوو یەکیان ئەو کاتە یا ڕەحمە بەگ بووە وەری نەگرت ڕای کردە دەرەوە کاک تەها باس لە گیرانی بەڕێستان بکەیت چۆن بوو ئێوە لە ئەم نەسوورەکە سجنکران وڵی ئەوە بەسەرهاتێکی دوور و درێژە تەفاسیلەکەم بۆ هەی مفەوەس شەماڵەوە گیرام لە لای بازاڕی زانکۆ نانەوەخانەیەکە بوو کاک محەمەدیان پێوت چاوێکی نەبوو هەلوێ لە بەردەم ئەو نانەوایە گیرام لە خزمێکیشمان لەگەڵا بوو ناوی عەبدوڵڵا بوو سەید عەبدوڵڵای هاشمی لە شێخانی سۆڵەی ئێران بوو بەیەکەوە ڕەفیق بووین ئەوان ئاوارە بوون ئیتر مفەوەس شەماڵ ئێمەی گرت من دوو کتێبم پێ بوو کتێبێکیان ئێستا دڵنیام
نووسراوی مامۆستا حەسەنی پێنجوێنی بوو، دکتۆر حەسەن پێنجوێنی. ئیشان کتێبی مارکس لە تەرازوی ژیریە، بەس ئەوان مەترسیدار بوو لەبەر ئەوەی بەدەست نووسرابووەوە و کۆپی کرابوو. هەردوو ئەم بەڕێزە من نەمەناسین، بەس خوێندبوونەوە و هەردووکیشیان مەطلوب بوون لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ڕادیۆیەکی قیفارەم پێبوو. ئەی دوای ئەوەش فرار بووم لە سوپای عێراقی بوون بە عسکەر، بەڵام دوو-سێ مانگ تەدریبمان کرد لە حەلە. دوایی تر من قەناعەتم نەبووتم ئەمە نێرن بۆ کۆیت و کۆیتیشی ئەرضێکی محتەلەیە و نوێشکردنیش تایە جایز نییە، لەبەرەوە من ناچم، ینی بڕوام بەوە نەبوو. بێژگە لە بازێ چالاکی ئەم جۆرە شتانە. مفۆز شەماڵیش تەبعاً وابزانم پێشتر لەو ڕۆژانە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی یەکێک لە عەمیلەکانی ئەمنیان کوشت لە ناو شاری سلێمانیە. کوڕێکی ئازایی بەتوانە توانم بڵێم دوو کەس زۆر ئازا بوون لەو سجنە، یەکیان کاکە عوسمانە، یەکێکیشان ئەو کاک محەممەدی حاجی مەحموودە بوو، بەڕەحمەت بێ شەهید بوو. من نمبینی ئەو کاک محەممەد، بینین زۆر زەحمەت بوو، ینی ئێمە لە ئینفرادیە بووین، بەڵام ئیتر کە ئەوە بەدوای تەنزیماتەکانە ئەگەڕان بزانن کێیە کە ئەو کتێبوشتیان بە من بینی گومانیان برد منیش لەوان بم. خێرا بەجادەی کاوا سەرەکەوتینە سەرەوە 14 ورمان بە چەکدار گیرا بوو. وایە نەزانی من ئوسامە بن لادنم والحاصل گەیشتینە لای فلکەی سەرە، لەوێ تووڕە بوو شەماڵ، چونکە مەجموعەیەک چەکدار خۆ کا عوسمان نازانی ئەو کاتە جێشی عێراق هەمووی چەکدار بوو، جێشی شەعبی بوو، جێشی ئەتیادی بوو، قوات خاصە بوو، خەفیفە بوو، ئەمن بوو، تەواری بوو. ئەم تشکیلاتە چەکدارانە هەمویان هەبوون. مەجموعەیەک چەکدار ئاوا پاڵیان نابوو بە دیواری سەراوە، خۆیان هەڵخست بوو، هەوا ئەینێکی هەبوو، خۆرێکی هەبوو، پێنجشەمە بوو، تووڕە بوو شەماڵە بۆ نایە نازانن کەسم لەگەڵایە بەخوا کاکەت 15 کەسی کەش هەر ڕایان کرد بەرەو ڕووی ئێمە. ئەوەنی کە حراسەکە بە قووەت بوو، چوینە ناو حەوشەی سەراوە، پێنجشەمە بوو، کاتەکە درەنگ بوو، ینی تقریباً خەمی تەوابوونی دەوامی بوو ئەو مفەوەز شەماڵە. بەداخەوە بووم مفەوەز شەماڵ، من نەمەناسی کێ، نازانم بۆچی ئەم یەکەم جارم بوو بیبینم، بۆچی بەس ئیتر ناوبانی پیا کردبوو لە خراپیە. خۆ خەڵکی کەش هەبوون، خەڵکی ئەم شارە و چەکدار بوون و سەر بە حکوومەتیش بوون و بەم جۆرە مزیڕ و خراپ نەبوون. ینی بەرحاڵ خێرا ڕای کرد، ڕایدێک سواری سیارەکەی بوو، ئۆزمۆبیلێکی سپی پێ بوو، ئەو کاتەیەکی بوو لە سیارە باشەکان. خێرا ڕای کرد و بازی گیرچپان بە گوێ و کتێبەکانی پیشان ناو ویژوتی اندز ظلم للأمن، ئاینەرین بۆ ئەمن. ئیتر من و ئەو عەبدوڵایان گرت بوو ئاوا بەیەکەوە هەردووکمان کە لە بچەکرا بۆ دەستمان بەیەکەوە. بە عەبدوڵام وتم چیان لێ کرد، دووی ئەبێت تەحەممولکەی بڵێ ئەم کتێبەی منە، ئەم دەست نووسە، چونکە من لێمە پرسنەوە مە چێ نووسیوەتیوە، لای کێ ئیسی ساخی کردووە. ئەو شتانە هەمووی ئەم کتێبەی تریان ئیمام مۆسا حەسەن کاتی خۆی چاپ کراوە، ڕقەمی ئیداعی پێیراوە. باشە هەمووی تەفسیری قورئان و ئەوانەیە، ینی و کاک عوسمان باسی کردیانی. ئیتر ینی کاتەکە چونکە لە تەواو بوو نابوو، ئەم شەماڵە سوبحان الله سوبحان الله لەم دەرگاڕایەک لەم ژوور بۆ ئەو 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 ژوور ئیلا محاولەیە کرد کتابەکەمان زوو بۆ تەواوکە، ئیحالەی مدیریەتی ئەمنمان بکە بۆ پێنجشەمەیە کاتەکە تەواو بێ. ئیتر کە هاتووە چوو ئەوا سەیرێکی ئێمەیە کرد و گاڵتەی پێکردینەوەوانە، منیش هەر ئاواتانیش وتم لا حول ولا قوة إلا بالله. على كل ئیتر کتابەکەی تەواو کرد و تەکسییان بۆ گرتین، سیارە حازر نەبوو لەو کاتە، دوو پۆلیسیان لەگەڵا ناردین،
سێ دینارم پێ بوو کا عوسمان پارەی تەکسیەکەشیان پێین باشە سێ دینارەکەمە بە تەکسیەکە و چوین بۆ ئەم شوێنە ئیتر تقریبا دەوام تەواو بوو تا گەیشتنێ دەوام تەواو بوو نزیکەی 2 ساعات ئێمە لە ئیستیعلاماتە بووین کەس وەری ناگرتین هەتا دوای ڕاید ماجد هات کە ڕاید ماجد مدیری تعزیب و سجن بوو و ئەوەش بڵێن ینی ئێستا ئەم بەرنامەیە ئەمە لە ستۆدیۆ باسیەکەین ئەگەر لە واقعی شابێ مشکلی ئێستا دایرەی ئەمن هەیکە لە سوورە گەورەکە ئەوە بەشی ئیداری بوو ئەم خەڵکی ڕاپەڕیوەش هاتبوون بۆ ئازادکردنی ئێمەمانان کاک عوسمان بەس وایە نەزانی ئێمە لەو بینا سووراین بەس ئێمە لەوێیان نەبووین ئەم هەموو ئاڕویجی و تەقە و فیشەکردراوە بەو بینایەوە ئێمە تیان نەبووین بینای سجنەکە لە پشتەوەیە ئەکەوێتە ڕوکنی ئەو تەقاتوعی کە ئێستا هەیە ئەچێتەوە بۆ لای سانەوی شۆڕش و پارکی ئازادی ئەوە یعنی شوێنەکە ئەوەیە کەس نێزانی بێ بۆ لای ئێمە وەلحاصڵ ئێمەیان جا کردەوە عەبدوڵایان نارد بۆ شوێنێکی تر من تەفتیشیان کردمی چم پێ نەبوو قایشی پانتۆڵەکەیان پێلا بردم ساعتێکی ئەلکترۆنیم لە دەسا بوو باشە کردبوو بۆ گیرفانەکەمەوە دەستنوێژم گرتبوو پێش ئەوەی کەوا بیگیرێم ینی لە ناکاوە بوو گرتنەکە کە ئاوا دەستی برد هەستی نەکرد بە سەعاتەکە منیش نەموت پێمە چونکە سەعاتم زۆر بەلا زەرور بوو قسەم نەکرد ئیتر دەستیان بەستمەوە بە لە ژوورێکی تاریکە و ئەوان ڕۆیشتن تەمان دوای هەستم کرد ئەو خۆزەلامێکی کەش دەستی بەسراوەتەوە بەم دەرگایەوە ناوی مەریوان بوو مەریوان دوای بۆم دەرکەوت پێڵاوی لە پیانیە چوبوون براکەی بگرن کاک بەرزان بۆ بزانم ڕێخستنی بزوتنەوە بوو لە ماڵ نەبوو ئەم برایان گرت و کوڕێکی 15 ساڵان شاگردی پەنچەرچی بوو دەسوپلیشی فەقیرە ڕەش بوو لە ئیشی پەنچەرێکی هەر لە ناو بەتانیەکە گرتوێن هێناویان بۆ سجنەکە عەرەبیشی نازانی پرسیاریان لێ کرد و ئەیها بە زلە لیانەیە ئیتر باش بوو من دەو بەینا قسەکانم بە تەرجوماکردن لی پرسی کوا پێڵاوەکەوتی کە کارەبایان لێیاوە بە تەعزیبی کارەبا لە قەفرتی پێکەوتووە فەقیرە پێڵاوەکانی فڕیوە بەم لاو بەولا ناخۆشیەکەی وەکو کاکە عوسمان باسی کرد ئەو هەڵواسی نەبوو زۆر ئیزعاج بوو بۆچ اینجا ڕۆژێک لە ڕۆژێکە یەک جار بۆمان هەبوو بچین بۆ سەر ئاو ئەویش ئیتر ئەی دقیقە یەک دقیقە ئەوەنە پێچ و دەوری پێیا بوو بە دقیقەکە خۆی هەر تەواو نابوو اینجا منیش زۆر سارد بوو هەوایەکی سارد بارانە باری ئەم کەشەیە ینی ئێشتا زۆر سارتریش بوو ئەوە بەڕاستی منی زۆر ئیزعاج کرد کە لەو چەکەش کاک عوسمان ینی تەبیعەتەکەی وا بوو لێ نووسرا بوو مەید ئین یوکەی سنعی بەریتانیا دەستی بجوڵانایە تۆمە بوو هەر تۆمە بوو ئیتر ئەوە ئەم دەسەمان شینە بووەوە ینی ئەگەر زۆری پێ بچوایە احتیمالە دەستمان تووشی شەلەلی ببووە ینی دوای چیم کرد لەگەڵ مەریوانەوتم مەریوان سەیکە من جوتێ گۆرەویم پێ بوو یەک تا گۆرەویم یا بە مەریوانوتم بیکە لە دەستێ تاگەکەی خۆشم کردە دەستەکەی خۆم بۆی عەلەقەڵ تۆ سەرمامان نەبێ یەکەم جار کە بردمانیان وە سەر ئاو وەڵا لەو سەر ئاوا زەلام یەکەم لێ پێیا بوو کاکە بەخێر بیت و پرسیاری لێکردن و منیش خۆی یەک دقەمە بچوم بۆ سەر ئاو ئەویش بن دەمان دکتۆر کامەران بوو کامەران قەرداقی کە لە سەردەمی کۆرۆنا زۆر دەوری هەبوو باسی نەخۆشی کۆرۆنایە کرد لەگەڵ تەحسین قادر بەرزنجیە ئەو دوانە سژن بوون پرسیاری لێکردم والحاصل کە من تحقیقانم تەواو بوو بۆی کاتێک لەوەشێ زۆر مساعد نەبێ لای مولازم عەلی تحقیقات کرا ئیتر منیان هێنایە ژێرزەمینی ئەمنە سوورەکە بۆ لای ئەمان ڕێک وامزانی بەربوو بۆشی چونکە ئیتر هەڵ ناواسرێم نابەسرێمەوە دوور لە ڕووتان هەر کاتێک ویست توانیم چی بۆ دەست شۆر ئەوەش بۆ خۆی مواسەفات بوو چکە جاری تر پێم وتن ئەموت من پێویستیم بەسەر ئەو هەیە گورچیلم تەواو نێوتی گاعد بالفندق چیە خۆ لە ئوتێلدا نەبەزیوی بتێ بچی بەسەر ئاو یعنی شتەکان هیچ ئازادەبوون تۆزێک نانێکی بچووک و دوو دەنک خورما یا شۆربایەکیان نەکردە ناو سەتڵێکی سپیەوە ناپێمان یعنی بەڕاستی وەزعێکی زۆر خراپ بوو ئەو بارودۆخی کەوا ئێمە بمرین زۆر باش کاکتایان دەگەڕەوە وڵات کاک عوسمان یان هەر پرسیار بە هەردووکتان کاکتا ئەو مقاومە زۆرەی ئەمنە سوورەکە بۆچی شار
تەواوی ڕاپەڕیوە بەڵام تەنها ئەمنە سوورەکە بووەتە مۆڵگەی سەرەکی هەموو ئەمنەکان و هەموو ئەندامانی بەعس و چەکدارەکانیان بۆ ئەو مقاومە زۆر نەما بوو بەڵێ لە سلێمانیا بەس لە سلێمانیا شارە زۆر مابوو بەڵێ ئەمنە سوورەکەش یعنی بڵێن ئەچی تاوانبار بوو هاتەوە بۆ ئەمنە ئینەکە محافظ و هەموویان هاتبوونەوە ئەوێ دەستە و دایرەی زۆر بەرگریشیان باسیەکان و ڕەفع حیزبیەکان هەمووی کۆمەڵێ لە مستەشارەکان لەوێ بوون یعنی جەماوەر نەیکوشتە نەگینە بۆیە بکوژران کە دەوریان گرتن مەسەڵەن ئەمنە سوورەکە ئێوارەکەی بڕان خەڵک بڕاو اینجا ئەمان دەستیان کرد بە تەقەکردن شەو هەتا هاوەنێکی سەوبیست قەسبی ناوشاریە کرد بە دۆشکە ئەتر بە عەرەبی وتیان ئەگە دوور نەکەونەوە سجنەکانتان ڕەمیەکەین ئەوە گوێتان لێ بوو کاک عوسمان ئێمە لە قاعەی یەک بووین اینجا بیدایەت کە بڵێن ماڵە ئەمنە سوورەکانەوە دوو مۆزەف دوو کابرایەک دوو هەفتا پێنجیان پێ بوو یەکیان حیمایە و یەکیشیان ئەمەی پڕ بوو لە ڕوومانە نازانم کێن ئێسەش ڕوومانەیانە خستە هینەکەوە ئێمە لە پەنجەرەکەەوە سێرمانە کرد پەنجەرەی حام و توالێت وەڵا ئەتر من لەسەر سەتڵێک بوو کەوتمە خوارەوە کە کەوتمە خوارەوە چوومە هین حسێنێک هەبوو لەگەڵ یەک دوو برادەرا قسەیە کرد چەکدار بوون وەڵا ڕام کێشایە خوارە وتم کاکە ئاگاتان لێبێ ئێمە سجنین لێرە ها کێنەوە کێن و ئەوانە قسەم لەگەڵاکردن جوندیە هەڵپەڕی و هەردووکی ڕەمی کرد هەردووکی ڕێمی کرد مەیتەکان تە دەزانم لای بەنزخانەکە بوو ئێمەش دەوێ بوون ئەم جەماوەرە کە هاتە سەر ئەمنە سوورەکە چوار دەورگیراوە من نمونەیەکە بۆ بگەڕمەوە برادەرێک گیرا بوو هەمە حاصلی تەنزیمی خۆمان بوو هەمە حاصلی لەگەڵ عەمەری وەساڕەشوویە چەکدار بوون چەکداری حکوومەت بوون وتم کاکە گڵاڵیشە وتم کاکە وتی وتم ئاگاد لە ئێمە بێ کە ڕۆشتن دەرەوە ئەمە جیا بکەنەوە لە ئەمنە سوورەکە ئەگەر شتێکی وا بوو پێش سێ چوار ڕۆژ یعنی لە یەکی مانگ و دوی مانگا بوو گیرا بوو ئەو خەبەرەم دایە فعلەنە و دەورەی دی هەم حاصلی اینجا هەر منیژەوە ئێستا ماوە مدیری ئەمنی کەرکووکە نازانم هێنا ئاسایشی کەرکووکە من بردمە لای جەبا فەرمان و ئەتر بوو بە هینێک دیفاعم لێ کرد کەوتم ئەوە چوو بوو ئەو دەورەی دی بوو بە مکەبەرەیەکی بچکۆنەوە بە خەڵقی ئەوە کاکە ئەوە هاگاتان لێبێ ئەمە سجنە تەقەیان لێ نەکەن ئەو دەورەی دی بوو نمونە یەکێ لەوانە لەگەڵ منا گیرا بوو بەهمەنی مامەڕەشە ڕای کردبوو شەو بەریان نابوو کە خەبەر با بەو خەڵقانە کە دوورکەونەوە ئەگینا سجنەکان ڕەمیەکەین یەکێ لەوانە کە چوو وێ باوەشی بەهمەنی مامەڕەشە جا سێ چوار کەس لەگەڵ مناگیرا سەردار و ناوی چی بوو سیروانی حاجی عارف و هەرگا مەزای خۆم بوو لەگەڵ بەهجەتی حاجی عەلیا ئەوانە خۆیان لەناو خۆیان احترافیان لەسەر کرد من بە دەلیلی ئیسپادەوە یەک کەلیمە احترافم نەکردەوە چووە تەنزیمەکان شاید بوون مامۆستا عەبدوڵڵاوان و مستەشارەکانم کە نامم پێیا بوون هەموویان شایدی ئەو حاڵەن کە من احترافم لەسەر تاکە زراوێکیش نەکردووە بەڵام لەسەر خۆم کردووە کەس نییە خۆی بگرێ بتوانێ احتراف نەکات تعزیبەکانی وایە
ئێمە بیدایەت کە بۆم باس کردی ئێمە ئەو نامەیە کە هات بۆم نامەکە ئاخری ئەو کاک فەخرەدینەماندی دەسەجن ئەو برادەرانەماندی حکم درابوون هەر ئێمەش دەورمان بوو کە ئەعدام نەکران لە ڕێگەی کابرایەکی ڕئیس عەشیرەتی مەحموودیەوە باوکی ملازمەیەک بوو ملازم شکۆر پیاوێکی زۆر چاک بوو لە ڕێگەیەوە نەمانێژ ئەعدام بکرێن دەورماندی بۆیان و تر نامەکە من بردم بۆ سۆنێ لە ڕێگەی برادێکی ئێرانیەوە نامەکەش لە ناو لەشما شاردمەوە لەوێش تەسلیمی حاکم قارم کرد ئەم حاکم قارە ئێستا کارگەری مەکتەبی سیاسیە دەوریان بوو بەڕاستی دەوری ڕاپەڕینیان بوو اینجا ئێمەشیان تۆزە کرد هین کرایەوە ناویچی بوو پیدەوەری کرایەوە و تەنزیمان دەستی پێ کردەوە و ئێمەش بە ئیجبار تەنزیم وتیانە بێ بێن بۆ پیدەوەری چوونە دای هین وەرەقەی بۆ کردین بدین مخابرات برادێکی ئێرانی بردینی ناوی تایری ڕەوفی بوو 6 کەس بووین پرسیاری لە هەمومان کرد تۆ چەند پارە پێ تۆ چەندەچی بۆ حدودەوانە منیش گەشتە سەرەی من وتم وستاد من پارەم ناوێ پێویستیم بە پارە نییە بە ترێلا توانم شت بێنم بەڵام کاتی خۆی پێشمەرگە بووم و لە ئێران و ئێرانە ناسم و خەڵگە ناسم و وتی قەیداکە حتا ئەگەر جبنا مواد غذائية للأطفال العراق بعربية في وتبوتي أجر مام جلال ومسعود برزانيش هاو كاري مام كان بيان بين خيناك بو خواردن بو أطفال العراق زۆر باش کاک عوسمان هۆنیا پێشەوەی پرسیار لە کاک تەها بکەی کاک تەها تۆ چ دیمەنێکە بینی یعنی چ دیمەنێکە بینی لە کاتی ئازادکردنی زیندانیەکان لە کاتی گرتنی ئەم نەسوورەکەدا بۆی کە بەڕێستا لە نێو زینداندا بوون وڵاهی کو عەرزم کردی بە سەراتەکان ئەوەنە دوور و درێژە حەق وایە چەندەها فلیمی لەسەر دروست بکرێت بەڕاستی ئازایەتی و قارەمانەتیەک بینیمان لە خەڵکی سلێمانی کە هاتن بۆ سەر ئەم نەسوورەکە لە هیچ شوێنێکی ترانەبووە لە ناو ئەم نەسوورەکە شاو لە ناو زیندانەکە بەس ئێمە دەسمانە ڕۆی وەکو ژێرزەمینەکە چونکە ئەوە کانیتر یەک زەلام لە ناو یەک ژوورایە دەراکەی لەسەر داخراوە ئەوە ئێمەین 36 کەسین و دەسمان نەبەسراوەتەوە ئەمەلێک هەبێ لە ناو ئەو ئەم نەسوورە ئێمە بووین ئەگەر بانتوانێ شتێکمان کردایە لە هەمووی خۆشترکە ئێستا باسی ئەم هەموو تەعزیب و ئەوە ئەکەین لە ناو لە هەویری سەمون پولی دۆمینەیان دروست کردبوو کە عوسمان دۆمینەیە کرد سەریان سفر کردبوو بۆ ڕەمینکردن کەسی دۆمینەیە کرد باشە منیش ئەوان تەوان کۆ بوو بوونەوە من قسم بۆ کردن تۆزێک باسی دوعا و بەرەکاتی دوعا کە ئینسان بێئومێد نەبێ و باسی حەزەتی یونس و لا ئیلاهە ئیلا ئەنتە سوبحانەکە ئینی کونت من الظالمین ئەم کاک عوسمانە دۆمینەیە کرد و تۆ چێڵی بەخوا بە دوعای ئەم شەم حەمە بێ ئەم سەقفی ئەم سژنەیە بچێ بە ئاسمانە بوو لە یەک شەڕە عەرزە وتم جاکی ئەڵێ ناچێ بە ئاسمانە سبحان الله دوای ئەو چەند ڕۆژە فعلا ئازاد بووین ئەمە ئەوە یەکێکی تر لەو شتانی کەوا جالب بوو برسیمان بوو وەکو کاک عوسمانە حەزمانە چی بوو لەو کاتەوە بۆ ئێستش ناوساجی و چای شیرین باسمانە کرد یعنی حەزمانە ناوساجی و گەرم بە چای شیرینەوە بیخۆین باسی وەتانەکردن هیچمانەوە بیخۆین کاکە یەکێک لەوانی تر بیجامێکی لە پیا بوو بیجامەکەی ئەوە بۆی نابوو بە نەخوێنێکی کردبوو بۆ بیجامەکەی ئاوا بەستبووی بۆی بیجامەکەی نەکەوێتە خوارەوە ئەمە یعنی وەزعەکە زۆر خراپ بوو بەڵام ڕۆژی دووهەم کە ڕۆژی جومعە بوو سعات 1 ئیتر گەیشتینە دەرەجەیەک ئاز ڕۆژ یەکەم کاک عوسمان ویستی سژنەکە بشکێنێ بەڵام تەقەکان دوور بوون لە ئێمەوە ئەمنەکان نەشڵەژان باشە لەبەرەوە وتمان بوو بە دەنگەدەنگێک و ئەمانە کا عوسمانمان هێنایم لە کا عوسمان ئێمەش مەسیرمان و کوتووە بابزانین چۆنە بێ ئێمە ئێستا خۆ ئەمنەکانە بینین گوێمان لە تەقەکان هەیە لەو پەنجەرەیەوە سەیرمانە کرد کە یادەی جێی شەعبیەکە کە سەپێڵن CDO لێەوە دۆشکەیەک قەسفی گردی زەرگەتەیە کرد
يعني سێ توالێت و سێ حەمام هەبوون یەکی پەنجەرێکی بچووکی هەبوو سییانیان ئێڕوانی بەناو ئەمنەکە سییانیشی ئێڕوانی بەناو قیادەی جێی شعبیەکە سەتڵی خۆڵی ئاوا بەرزە بووە چوینە سەری و خۆمان هەڵەواسی قسەمانە کرد دەرگاکانیش ئاوەنە بەرز بوو ئاواهی خەڵکماندا نبوو بەسەرا ئاوا تۆ سیرکردنەوەکو قاچی ئەمنەکان دیار بێ بە دوورکەوینەوە ڕۆژی دووەمەکەی کە زانیمان ئیتر هاتنە سەر ئەمنە سوورەکە تەمان ئەمنە سوورەکە ئێستش سەیری کە من وەکو مهندسی قساکەم یەک شوێنی نەڕووخاوە قەڵایەکی ئەوەنە پتەوە ئەو هەموو ئاربیجی و تەقە و فیشەکەی پێوەندراوە یعنی چاوەڕێی ئیمدادیانە کرد دێکێ لە پرسیارەکانی کە لە کاک عوسمانە کرد بۆچی ینی شوێنەکانی کە ئەمەی کە ئیسا ئاساییشە و جاران لەقی چوار بوو پێشتر پیان شەید عوسمان لە توی مەلیک نانە توی مەلیک ئەوانە سقوطی کرد هاتە خوارەوە سەرا سقوطی کرد هاتنە خوارەوە ئەمەکی ئێستا سنتەری گەنجانە ئەنفالەکەیان پێوت ئەوە سقوطی کرد یعنی یەکەیەکە مەسئولە گەورەکان ڕایانە کرد هاتن بۆ مەلجەی ڕئیسی گەورە کە بەڕاستی بە دیراسە دروستکرا بۆ ئەو شوێنە چاوەڕێی مەدەدیانە کرد لە کەرکووکەوە بێت وابزانم هەلیکۆپتەر هەتا چەند شەماڵی شاتە بوو تەقایان لێ کردبوون گەڕاوبەوە ئینا تەسلیم نابوون خەڵکی سلێمانی زۆر ئازاون بەڕاستی ئێمەش ئازاوین بەس بەڕاستی ئەمنەکانیش ئازاون ئەوانی شەڕی ژیان و مردنیانە کرد چونکە ئەیانزانی تەسلیم ببن ئەکوژرێن شەڕیش بکرێن هەر ئەکوژرێن ئیتر لەبەر ئەوە فاسیلەی نەبوو فیشەک و تەقا یعنی لەبەر تەقەی زۆر بەدەنی بەرز قسەمانە کرد لەگەڵ یەکە گوێمان لە هیچ نەبوو کاکتا فێڵێکیشان کردبوو چەک وەسڵحیان دانا بۆی خەڵک بچێت چەکەکان بێت و تەقیان لە خەڵکەکە کرد پێما بێ بە قەناس ئێمە من باسی ناوت بۆ بکەم چیمان کرد ئەو کوڕە کە کاکە عوسمان باسی کرد ناوی جەودەت عەبدولکازم بوو خەڵکی مەدینەی سەورە بوو باشە چوو یەکێک لە دەرگای توالێتەکانی دەرهێنا دوو سێ پلە هەیە ئێستا ئەگەر لەژێر زەمینەکە سەیری بکەن دەرگاکەمان ئاوا لەم دوو سێ پلادانە بەلەقە تێی بەربووین هەتاکو ئینگلاینەکانی پشتیوانەی دەرگاکەمان شکان دەرهێنا ئەوەمان گیرانە قوفڵ بە زۆر 5-6 کەسەوە بەربوو بووینە قوفڵێک تا قوفڵەکەمان شکان ئیتر کاڵێ هێزی گەل لە بنایە ئەمەیە پەلاماری ئێمە لە 100% بوو ئەمەلی ژیانمان لە 100% یعنی دامان نابوو لە هەر لەحزەیەکە بێن لەو دیوی هینەکەەوە جامخانەکە بمانە نەبەر فیشەک و بمان کوژن یعنی ئێمە ئەو قاعەیە ئێمە کاش قسەکەی لێ پێڕم ئێمە بووین تر هەمووی ئەمنەکەمانین کرد ئەو دەرگایە ئێمە کەشکانمان هاتینە ناوەڕاست هینەکە 3-4 دەرگامەشکان برادرێکە ئەم کاک فارۆخ بوو زۆر ئازا بوو پێشمەرگە بوو گیرا بوو احترافی نەکرد بوو ئەو کاک فارۆخە بە هاوکاری لەگەڵ منە ئێمە تۆزێ وجودمان تیا مابوو بە قووەت بووین دەرگاکەمان شکان هاتین دەرگای دووەم سێرەکەم قەڵف و کلیلەکەیان بەجێشوە لە حایبەتە حازەکەم شکان ئەو ئاسنەی کە ئەی مەقسەدەکە بوو نادانم میچی بوو ئەو کوڕەهێنای ئاوام گیرانە تەلەکان و دەستم بەر سێرەکەم قەڵف و کلیلەکەی پێوەیە کردمەوە هاتینە ئەو قاعەیە کە خواردنمانە دەنێ خواردنیان هێنا مەمنە بوو بێنە ژوورەوە تر مراقبەکانە چون خواردنەکەیان هێنا هاتینە دەرەوە پەلاماری هینم ما پاڵێکیان پێوە نام چوومە ناو هینەکەەوە منیش ڕام کرد بۆ ژووری حرەسەکان حراس ئەگەر حرەسەکان لێ بووە دیفاعی خۆم مەمود کاکە دەرگاکەیان شکار ڕاستی یعنی ڕاستیانەکە کەسی تیانێ و یەکێ لەژێر تەعزیبایە بە عەرەبی قسەکە وتم کاکە مەترسە نەجاتمان بوو وتی بمکەنەوە بۆ خاتری خوا وتم پەلەمەکە کاکە وەڵا ئاوا کە ئەمە 8 مانگە تر هاتوونە دەرەوە 6 مانگ شەوی 8 مانگ کە خۆمان زۆرە ترسان کە ڕەمیمان کەن کاک تاهاگیان بە کورتی دەرفەتمان زۆر نەماوە زۆر بە کورتی ئەم هەموو شەڕ و ناڕەحەتی و زوڵم و ستەمەی بەعس و ناڕەحەتی ئێوە لە زیندان و هەمووتان بینیوە
ئەم دۆخەی ئێستاش کە هەیە پێت وایە کە ئەم گەلە ئەم خەڵکە ئەم شارە ینی زۆر شایانەوە بوون کە زیاتر خزمەت بکرێن حکوومەتی ئێستا کاربەدەستانی ئێستا زیاتر بەدەم ئەم میلێتەوە بن بەگشتی و بەدەم ئەم شارەوە بن لە پای ئەو هەموو بەرخودان و ئەو هەموو قوربانیدانی کرد یاویانە. والله طبعا ئێستا جەنابەت $1500 بی بە من بڵێ بڕۆ مۆبایلێکی ئایفۆنی 14 مواصفاتم بۆ بێنە منیش بچم لەو سەرەوە مۆبایلێکی نۆکیای $10 وە بێنم لەسەر پردەکەی فرۆشم لەسەر عەرەبان و شتیوە ئەوەژەر مۆبایل لەو جەڕەسیش لێ وانە بەس ئەوە تۆڵی من ئەم پارە زۆرم یا بەمە ئەو جوهدە ئەو شەهادەتە ئەو تەعزیبە ئەو عەزیەتەی خەڵکە هەیبووە چۆن ئێستا ئیسرائیل غەزە ئەتەقێنێتەوە خەڵکی ئەم شارەش ماڵەکانیان ئەتەقێنرایەوە باشە بە شۆفڵ تەختە کرا کوڕەکانیان کۆکرانەوە و ڕەمیە کران ئەو ئەم نەسوورە شایەتە چی کراوە بەڵام ئێمە یعنی نەتیجەکەی چییە؟ یعنی دوای ئێمە لە 33 ساڵی ڕاپەڕینە چاوەڕێین خات و تەیف سامی موافقت بکە موچەمان بۆ بنێرێ چاوەڕێین یا ڕەبی خوایە ئەم یەکێتی و پارتیە ڕێبکەون و ئەم دوو ئیدارەیە نەمێنێت تازە لە نازان ماستی ئەملا نابێ بڕوا و چی نابێ بۆ ئەملا بێت و تەلەفۆن و فڵان و بەڕاستی تووشی بێئومێدیان کردین. بەڕاستی خوێنی ئەو شەهیدانیان بەزایعدا جوودی ئەو خەڵکە بەزایع چوو نەک ئەمە ئێستا من کەسێک وەکو معارەزەیەک قسە بکەم یا وەکو ینی خۆیان مەسوولە گەورەکان یان شایەتی ئەیەن لەسەر گەندەڵی زۆر وە خۆیان چاکسازی و نێڵانی گەندەڵی و فڵان و ئەوانیان خسۆتە بەرنامەی کاریانەوە کە بۆیشیان ناکرێ چونکە گەندەڵی بەڕاستی بێ لەسەرەوە دەستکەی بە پاکردنەوەی بەرەو خوارەوە یعنی ئێمە وابزانم لە زۆر ڕووەوە بەرەو دواوە هاتوین بەداخەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز عوسمان حەمەکەریم زیندانی سیاسی و بەڕێز تەحاسۆڵی هەردووکیان زیندانی سیاسی و سپاس بۆ تەوەرە مێ دەکەین کە بەرەو باشتر بچێ بارودۆخەکە و کەسانی وەکوێوەجی شانازین کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون و ئەو ئەزمونەتان لەگەڵمانە باسەوە. خوا بەخێر بێت. زۆر سپاس.